چل ڕێگا بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی سێیەم، زانینی سەرەنجامی گوناه و تاوان. خوشتی مسلمان، برای ئازیزم، کاتێک تۆ سەرەنجامی گوناه و تاوانت بزانی، بیر لە سەرەنجامەکەی بکەیەوە کەوا بەکوێت دەگەینیتن، دەبێتە هاوکارێکی باش بۆ ئەوەی کەوا واز لە گوناه و تاوان بێنی، چونکە بێگومان لە ئەنجامی گوناه و تاواندا خەم، خەفەت، دڵتەنجی، هەروەها دووربوونت لە خوای پەروەردگار، هەموو ئەوانە سەرەنجامی گوناه و تاوانن. سەرەنجامی زیاتری هەیە گوناه و تاوان. بۆ نمونە لەوانەی لە سەرەنجامەکانی گوناه و تاوان ئەوەیە کە کاروبارەکانت زۆر بە زەحمەت بەڕێوە دەڕۆن، واتە کاروبارەکانت خوای پەروەردگار تەوفیق و سەرکەوتنت پێنابەخشێتن. هەروەها جەستەت دائەڕزێتن. ئەگەر چی بە ئاشکرا جەستەیەکی بەهێز و کاریگەرت هەبێ، بەڵام کاتێک لە کاتی پێویستدا جەستەکەت زۆر جەستەیەکی لاواز و بەهێز دەردەکەوێتن لە کاتی پێویستیدا. لە ئەنجامەکانی گوناه و تاوان بریتیە لە بێبەشبوون لە ڕزق و ڕۆزی. خوای گەورە بەرەکەت لە ڕزق و ڕۆزیت نایەڵیتن. سەرەنجامەکانی گوناه درێژەی زۆریان هەیە، لەوانە بێبەرەکەتی لە تەمەنتدا. ئەو تەمەنە جوانەی کەوا خوای پەروەردگار پێی بەخشی، بەرەکەت لە ژین و ژیانتدا نامێنێتن. خۆشەویستان، یەکێکی تر لە سەرەنجامەکانی گوناه و تاوان بێبەشبوونە لە تاعەت و پەرستشی خوای پەروەردگار، کە نیعمەتێکی گەورەیە لەگەڵ ئەو کەسانەی کەوا خوا نیعمەتی لەگەڵ کردوون. سەرەنجامی گوناه بریتیە لەوەی کەوا جلوبەرجی زەلیلی و سەرشۆڕیت پێدەبەخشرێتن. بەڵام ئەگەر گوناه و تاوان تەرکەی کەسێکی بە عیزەت و سەربەرز و سەرفراز دەبی، گوناه و تاوان وات لێ دەکاتن کەوا لە لای خوای پەروەردگار قیمەتی هیچت نەبێتن. فەمەن یوهین الله فەما له من مکرم. هەروەها لە لای خەڵکیش بێڕێز و بێقەدر دەبی. ئەمانە هەمووی سەرەنجامی گوناه و تاوانن. تەنانەت بزانە حیوانات و گیاندارانیش لعنەت و نەفرینت لێ دەکەن بەهۆی گوناه و تاوان.